بەبێ دەست و یەک چاوەوە کاری شوانی ئەکات. مام ئەحمەدی تەمەن 63 ساڵ کە بۆ ماوەی 53 ساڵە کاری شوانی دەکات، خەڵکی گوندی بێتواتەیە لە ناوچەی ڕانیە. لە کاتی ساڵانی 1970 وەختێک ڕژێمی بەعز گوندەکانی خاپوور کرد و ناوچەکەی منڕێژ کرد بۆ پێشمەرگەکان، مام ئەحمەد بەهەڵە دەست لە مینێک ئەدات و دەستەکانی و چاوێکی لە دەست دەدات. جا لە هەنجی ڕاوبەر ئەڵغامێکەتم هاتم وانێک بوو دەست و چاوم لە سەنگدانم دەستم هاتوو خڕۆژن و چاوکم ڕۆی و چاوتیشم نزم بوو کار و پیشیشمە و سوانیە و بزنی هەرا لە دووان بزانە بووین. لە بەرزایی چیاکان و لە نێو خانوویەکدا کە دیوارەکەی بە شاخ هەڵچنراوە، لەگەڵ خۆرهەڵاتندا مام ئەحمەد بزنەکان ئەباتە سەر چیا و دوای تاریکبوونی ڕۆژ ئەیان هێنێتەوە. ڕۆژانە ساعتوانەکە ساعت هەندێک ڕۆژان ساعت چیا دەرزم هەندەکان پێنجیا دەرزم ئەدا لە گوێرەی ڕۆژ لە گوێرەی ڕۆژ تووکە کورتە بی و درێژە بی ئەدا کەویتە دستانە ساعت هەشتیا ڕۆم ساعت هەشتیان لێ خوڕم ئەلعینە ساعت پێنجز بەینان بەرەرزم حتا ساعت توانێکی تا ساعت هەفتین هەمەوە ساعت هەفتی مەغریبی ئەلعای. لەبەر ئەوەی بۆ چیاکان بزن گونجاوترن لە مەڕ و بزنەکانیش خێراتر و بزێوترن، کاری مام ئەحمەدی شوان قورستر بووە. الان بۆ منەمە ئەلان ئایبنەبیمە تا مانگی یازدە ئەو بزنانە دۆشی ماستنەرە بیمامان بەس مەڕ ئەو ڕۆژ سکینێتە یان لە ببێ کوێستانی وەکو بزنی لە گەرمێنی ئیدارە ناکە ئیدارەشکە ئەی بە زەحمەتە بڕۆی دەشتێ ناو شاخی مەڕ بە زەحمەتە مەڕ بەکەرێک ناو شاخی دایە لە بزنی زیاتر. لە دوای تەمەنێک لە ناڕەحەتی و جەنگان لەگەڵ ژیاندا بەبێ دەست و یەک چاوەوە، مام ئەحمەد ئەڵێ کە ئەو ماندوو بووە، بەڵام شوانی تاکە ڕێگەیە کە بژێوی ژیانی پێدەر بکات. وەڵا قورسە بە زمانی چ بکەین ماشەڵڵا حکومەتی چیوە بۆ نەبڕینەوە بێ چیوەی نەکەی دەکەمە وازە شوانیە بینی لەبەر وانی لەبەر بەرژەوەندی ژیانی خۆ شوانێکیاکەین. لە کاتێکدا شوانی بەکارێکی زەحمەت ناسراوە و هەموو کەس توانای ئەنجامدانی نییە، چیرۆکی مام ئەحمەد بە دەوروبەری دەڵێت گەرچی خاوەن پێداویستی تایبەتیش بیت، گەر مرۆڤ ئیرادە و ویستی هەبێت ئەتوانێت مەحاڵ ئەنجام بدات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، ڕانیە.